مخابرات و دژە تیرۆری عێراق دەستیان کرد با ڕشبەگیری کوردەکان. هەندێک کوردی نزیک لە 8 شعبی پڕۆپاگەندا دژی کورد بڵاو دەکەنەوە. ئەمڕۆ لەناو بازاڕی سلێمانی کەسێک تەقەیلا کارمەندێکی هاتوچۆ کرد. لا تیوار نیوزەوە سڵاوتان لێبێت تابانجافم و سێ هەواڵتان پێشکەش دەکەم. لە ئێوارەی دوێنێ شەممەوە دژە تیرۆری عێراقی 40 گەنجی کوردی کەرکووکیان ڕفاندووە. بەپێی زانیاریەکانی تیوار 20 کەسیان بەپێی ماددەی 4 تیرۆر دەست بەسەر کراون. ئەمان لە کاتێکدایە کە ئێوارەی دوێنێ بە تەقا 4 هاوڵاتی کوردی کەرکووک شەهید کران و 15 کەسی دیکەش بریندار بوون. ئەم هەڵوەتی دژە تیرۆری عێراق بەردەوامە و ئەمڕۆ چوونەتە سەر گەڕەکە کوردنشینەکان و گەڕان و پشکنینی هێزە عێراقیەکان لە شۆرا و ڕەحیماوە درێژەی کێشا بەرەو تەپە. جگەل لا پشکنینی ماڵان بازگەیان داناوە. هەر کەسێک بەوێدا بڕوات لێکۆڵینەوەی لەگەڵدا دەکەن و ناوی لا کۆمپیوتەر دەدەن. مۆبایلەکەی دەپشکنین و بە دوای ڤیدیۆ وێنەکان دەگەڕێن کە لە خۆپشاندانەکان تۆماریان کردووە. لە چەند ڕۆژی ڕابردوودا تیوار نیوز بڵاوی کردەوە کە 8 شعبی هاوکاری دارایی کۆمەڵێک پەیج و چالاکوانی سۆشیال میدیا و حیزب و کەسایەتی دەکات لە هەرێمی کوردستان بۆ لێدان لەگەلی کورد. دوێنش لە کاتی هێرشی 8 شعبی دژی کورد لە کەرکووک وایان بڵاو کردەوە کە گوایە ئەمە تیۆری پلانگیریە ویستیان لە بەهای زوڵمەکە کەم بکەنەوە. تیوار لەسەر ئەم پرسا پەیوەندی کرد بە ئەندامێکی سەرکردایەتی یەکێتیەوە تا پێی باش نەبوو ناوی بهێنرێت. گوتی خۆ پێشتر پلانگیری نەبوو خەلە و خەرمانی کوردەکان دەسووتێنرا. هەروەها ئاماژەی بەوەش کرد هێزە عێراقیەکان بەڕاستی تەقە دەکەن و خەڵک دەکوژن و ڕاوی دەنێن و دەیگرن. ئەمە گەمژەی نییە ناوبندێت پلانگیری لە کاتێکدا تەرەفی بەرامبەر بە ئاشکرا ئەتکوژێت. ئەگەر پلانگیریە با تەقە نەکەن و گرفت بۆ کورد دروست نەکەن. ئەو ئەندامی سەرکردایەتیەکێتی ستایشی ڕۆڵی محەممەد شیاح سوودانی کرد لا بەرامبەر ئارامکردنەوەی دۆخەکە. نیوەڕۆی ئەمڕۆ لە بەردەرکی سەرای شاری سلێمانی کاتێک کارمەندێکی هاتوچۆ بەهۆی سەرپێچیەوە ئۆتۆمبیلێک ڕادەگرێت. شۆفێرەکە دادەبەزێت و دەستڕێژی گورلێت بەسەر کارمەندەکەی هاتوچۆدا دەکات. مافرێزەیەکی پۆلیسی فریاکەوتن دەگەنا شوێنی ڕووداوەکە و دەستبەجێ دۆخەکە کۆنتڕۆڵ دەکەن و ئەو کەسەی تەقەکانی کردووە دەستگیری دەکەن. لەو بارەیەوە عەمید ئاسوو شێختەها بەڕێوەبەری پۆلیسی پارێزگای سلێمانی لەو بارەیەوە ئاشکرای کرد. ئەو کەسەی ئەمڕۆ لە ناو بازاڕی شاری سلێمانی تەقیلا کارمەندێکی پۆلیسی هاتوچۆ کرد. لەلایەن هێزەکانی پۆلیسی پارێزگای سلێمانیوە دەستگیر کرا و ئێستا دەست بەسەرە. سێ هەواڵم پێشکەشکردن کاتێکی شەد.